بەیانتان باش بینەرانی بەڕێز بەناوی بەشی پەربەدان و ڕۆشنبیری لە ڕۆژێکی گرنگدا و توێژێکی کراوە سەبارەت بە ڕۆژی 8 مارس ئەنجامەدەین. لەم و توێژە کراوەدا لەسەر پێگە و ڕۆڵی ژنان لە بچووکنەوەی کۆمەڵایەتی و یەکسانی و ماف و هەروەها بژنەوەی نەتەوایەتی گفتوگویەکی کراوە و ڕاشکاوانە ئەنجامەدەین بە ئامادەبوونی بەڕێزان نیشتیمان کەمال ئەندامی مەکتەبی سیاسی حزبی زەحمەتکێشانی کوردستان بەڕێز کانیا و بایز بەرپرسی تایبەتمەندی ئافرەتانی حزبی شوێنی کوردستان و بەڕێز دکتۆرە شەونەمیخیا کۆمەڵناس و ڕۆماگبیر لەم گفتوگۆیە کراوەیەدا لە ڕۆژی 8 مارس کابژنەوەیەکی ێزگار گرنگی ژنانە لە ئاسی جیهاندا و لە ڕەوتەکانی گەشتەکردنی مرۆڤایەتی و ئەو گۆڕانکاری گەورانی کە ئەم بزوتنەوەیە لە ماف و یەکسانی لە جیهان و لە ناوچەکەشدا و لە کۆمەلگای کوردیشدا دروستی کردووە. دەمانەوێت بزانین تایبەتمەندێتی بژوتنەوەی ماف و یەکسانی و بژوتنەوەی ژنان لە کوردستانە تایبەتمەندی و جیاوازەکانی لەگەڵ کۆمەلگاکانی دیکەی جیهانە چیە بە تایبەتی بەپێی ئەو گۆڕانکاری گەورانی بەسەر مرۆڤایەتی و بەسەر کۆمەلگا پێشکەوتەکان و دوازای ئەو کۆمەلگانی ئێمەدا هاتووە. دەم بابەتەوە شتێکی زۆر گرنگ هەیە کە ئێستا ئێمە وەکو کورد دوو بابەتی زۆر بێکۆگرێدرا و کە هەیە ئەویشان لە هەر چوار پارچی کوردستان لە بژوتنەوەی نەتەوایەتی ژنان ئێستا پێشەنگن لە ڕۆژاوای کوردستان لە باکووری کوردستان لە ڕۆژهەڵاتی کوردستان لە باشووری کوردستان لە ماوەی بینیمان لە هاتە مەیدانی ژنان کە ڕۆڵێکی ێزگار گرنگیان لە بەرگەریکردن لە مافی نەتەوایەتی کورد و مافەکانی تەدی کوردبینی گەلی کوردستان بینی بە هەموو چنی توێژەکانەوە دەرکەوت بژوتنەوەی ژنانی کوردستان بژوتنەوەیەکی هۆشیارە بژوتنەوەیەکە خاوەن معریفەیە بژوتنەوەیەکە بەرپرسیارەتی هەیە لە ئاستی نەتەوەکەی لە ئاستی کۆمەلگاکەی بۆ ئەوەی مافەکانی کۆمەلگای کوردی و ئەو مەترسانی لەسەر کورد هەیە لە هەر چوار پارچەی کوردستان وەکو پێشنگایەتی کرد بۆ مەبەستا لەم دەرگایەوە لەم پەنجەرەوە دەمانەوێت گفتوگۆیەکەمان بکەینەوە بەڕێز نیشتمان کەمال ئەم جۆش و خرۆشیان ئەم پێشنگایەتی ژنان لە بژوتنەوەی نەتەوایەتی ئەم زارە بە تایبەتی کە لەگەڵ ڕووداوەکانی ڕۆژاوای کوردستان سەدی هەڵدەزنە پەسەنگاتندا چێ بۆ ئەو بابەتە. زۆر سپاس بۆ لەخەتەوە سەرەتا ڕۆژی 8 مارس لە تەواوی ژنانی جیهان پازان دەکەم بەتایبەتیش لە ژنانی کوردستان بۆ ژنانەی هەمیشە لە سەنگەرەکان لە مەیدان لە ڕێزی پێشووی خەباتوتی پۆشەن بۆ دەسێنانی باکەکانی ژنە. دیارە ئێمە ساڵانە لە 8 مارسە پرسێک دەبێتە مانشێتی ساڵچەکان بمباری دۆخی ئەم ساڵ کە کۆتایی مانجی 12 و سەرەتای مانجی یەکە ئێدا پارچەکانی کوردستانە ئەو جۆش فرۆشێنێتەوەیە و ئێستاش ئەو شەڕێک کە ئێستا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستی کردوێتەوە کورد چەقی گۆڕانکاریەکان دەبێت بۆیە خەباتی بەردەوامی ژنان بە تایبەتی بۆ ژنی و کورد هیشە خەباتێکی لە پاڵدا هەیە ویش خەباتی نەدەیەت ئێمەشا زۆر بنیکە بۆ دەستەواژەی ئاشنا و بنێژنی کورد میشەبی چەسانی لەسەرێککە وەکو ژینێکە چەسەرگێتەوە ئەوین گیان وەکوونەتەوەی کە کووردا بە چەسەنگێکەوە کورد وەکو یەکێک لەو نەتەوە دەگمەنانەیە کە ئێستانێکە لە کەوتونەتە چارێکی دووەمی سەدەی 21 هێشتا ئاشنایەتی بە دەوڵەتی خۆینە دەوڵەتی سەربەخۆینە لە ژێر چەسانەوەی نەتەوایەتیدایە و لە ژێر چەپۆچی و داگیرکەران و لە بەردەم هەڕەشەی سرینەوە ناسنامە بکوونەتەوەیە کە بێتر دەکرێتن من لێرە بە کورتی بۆی زۆر ئەوە نەکەین گفتوگۆی زیاتر لەسەر بکەین هەندێک خاڵ هەیە کە بەڕاستی پرسی ژن و پرسی نەتەوە دوو یەک دراوێتان واژی یەکن یان تەواوکەری یەکەن یان نەتوانن گە پرسیینەتەوەی ئێمە چارەسەر بێت هەنگاوێکی گرنگە بۆ پرسی چارەسەری فسیێژن ئەگەر وەکو کوردێک قسێت ئەمەکو ژینێکی کۆت قسێدی کەم هەندێک یەکتر بخێ لە پرسی خەباتی ژنان پرسی نەتەوایەتیدا ئێمە دەبینی دایمەن دوژمنان کاتێکە دەیانەوێ کەسێت من خۆمەە خەباتی پێشمەرگاتی دیتمان کاتێکە خێزانێک ئایندێکی
کوڕێکیان پێشمەرگە دەبوو یەکێکیان پێشمەرگە دەبوو هیچیان بۆ ژنەکان دەبێت ژنیان دەگرت دەستێشیان دەکرد دەسەرێ لە سنەکە کەواتە دەستەی ژنیان بەرامبەر ئەو کەسە نەتەوە یا ئەو کەسە شۆڕش جێرە بەکارهێناوە بۆ ئێمەی کو ئەنێرە ژنیان کردوتە ڕەمزێ بۆ نەتەوایەتی بۆ پێشی بۆ شکاندنی کەرامەتی ئەو کەسەی کە نەتەوە پەرستا یعنی کە نەتەوەی خۆی خۆشگوێ کە خەبات دەکات بۆ ئازادی و سەربەخۆی ئەو خاڵێکە خاڵی دووەمیان ئێمە هەمیشە لە وتارەکانی خۆمان لە هەموو دنیاڵادەیە دەرێن خاچی نیشتیمان دایک خاچی وڵاتەکە بە دایک ناودەبرێت ئەمە ڕەمزێکی نەتەوەی هێبنە یعنی دایک و هەم مێنەیەوە ژنیەکە هەمیش خاک پرسێکی نەتەوەییە نیشتیمانیە یعنی ئەلێرەش یەک نین نەمدوو دژی یەک نیمە لە هەندی خاڵە دژی یەکبنی ئێستا وەکوون ژنێکی کورد قسە دەکەن و لە خاڵێکی تکەیە مەسەلەن دائیمەن بۆ دژمنان وایان کردووە کە ژنی کورد نەزۆر بکەن نەوە نەنێنەوە بەچیان نەبی کاتێک کە دێ بەڵام کاتێک کە لەتەوەیەک دەیەوێتن خۆی دەورە پیشانداتن فشار دەسەر ژنان دەکا کەن بۆ زیات ئەلێمێن دەرێتێکی و بۆ بەرهێزکردنی نێتەوەی دیسانەوە ژن مرکزی بەهێزکردنی نێتەوەی و کاتێک دەبێت بۆ دەسەڵاتێک دەبێتە هەڵەشە ئیسان ژن دەبێتە مرکزێ بۆ یاوازکردنی نێتەوەەوە ئەم کۆمەڵە خاوە هاوبەشە بەڕاستی وا دەکاتن کە ژنان لەبێن هاوشانی خەباتی خۆیان دەبێت پرسیلی خۆش خەباتی نەتەوەی چونکە ئەگەر هاتوو گۆڕانکاری لا پرسی نەتەمی هاتە پێشەوە لەتەوەکە ئازاد بوو ئەگەر ژنان بە بەشداری و بە ئیرادەی خوان بە فکرێکی ڕۆشن لە خەباتەکە بەشدارن بێت ئەو دەسەڵاتی کە دەستنیا دەسەڵات گۆرد ئەو تەجروبەیەمان لە ڕاپەڕین بینی بەڕاستی تەنیا گۆڕێتی دەسەڵات چونکە بەشداری ژنان لە خەباتەکە و دەستاوکردنی دەسەڵاتەکە زیاتر فکری قومی نەکە کۆمەڵایەتی دکتۆرە تێبۆلە دکتۆرە شۆنم لە کاتی کە باسی ژنەوەی ژنانەکەین هەشتی مارسەکەین ئەگوترێ ئەو 30 ساڵی ئەزمموی هەرێمی کوردستان ژنان گەشەی گەوریان کردووە کاریگەری گەوریان لەسەر کۆمەلگاهای مامەستای زانکۆن پەرلەمانتارن وەزیرن بەڕێوە بەرن مامۆستان ئەیانی بۆ شان بەشانی پیاوان لە ناو کۆمەلگا ڕۆڕەبینن کاریگەریان هەیە بەڕێزت وەکو کۆمەڵناسێک و وەکو ڕووناکبیرێک تێگەیشتنت پێت وایە ئیزابیە بۆ بابەتە پێت وایە دۆخێکی ئیزابیە بۆ ژنان لە هەرێمی کوردستانیان هێشتا ئەشکالەتی گەورە هەیە زۆر سواس بۆ بەرنامەکەتانەوە بۆ داواتکردنە تەمان پیرۆزبایی هەشتی مارس حەزمە کرد لە دۆخێکی زیاتر ئارامتر لەسەر تاسەری جیهان لە هەموو ژنانی جیهان بکەم بەڵام بەداخەوە ئێستا دەبینی لە هەموو لایەکوە یعنی باری سیاسی و سەربازی و جیهان بەگشتی شڵەژاوە هیوادارم ئەو دۆخە تێبپەڕێت بەزووترین کاتدا بەحقت بەشداریکردنی ژنان لە کۆمەڵگادا لە کۆمەڵگەیەک بۆ کۆمەڵگەیەکی دیکە جیاوازە تەنانەت لاندێ ئەمە بۆ کۆمەڵێک شت دەکەڕێتەوە بۆم بەشداریکردنە یەکەمیان بۆ ستراکتۆری کۆمەڵگەکە دووەمیان بۆ بارودۆخی سیاسی ئەو کۆمەڵگەیە و سێمیشیان بۆ ئاستی مەعریفی ئەو تاکە کەسە یاخودە و ئافرەتە کە چۆن ئەو بەشداریکردنە لە چ بوارێکدا دەتوانێتن تواناکانی خۆی دەربکاتن یعنی بەواتایەکی دیکە چێژێکی تایبەتیە ینی تۆ لەسەر ئەو سێڕە هەندە ئایا کۆمەڵک پرسیار دەکەی ئایا ستراکتۆری کۆمەڵگە ئەو کۆمەڵگەی کە ئەو ژنە تێدا دەژی ئینجا کۆمەڵگەیەکی ڕۆژئاوایی بێ یاخود کۆمەڵگەیەکی ڕۆژهەڵاتی بێتن لەناو کۆمەڵگەی ڕۆژهەڵاتیشدا ئێمە وەکو بەشێ وەکو کۆمەڵگەی کوردی کە بەشێکین لە کۆمەڵگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئەم کاریگەرە بە هەموو دابوونەریت یاخود بە کێڵگەی ئۆشەمبیریە کێڵگەی سیاسیە کێڵگەی ئابوووریە لەناو ئەو کۆمەلگانە هەموو ئەوانە ینی وەکو زنجیرەیەک بەیەکتیەوە بەستراون بەڵام ئەگەر بێت و زیاتر پرسەکە چڕ بکەینەوە لەسەر ژنی کورد کاتێک کە دەڵێن ژنی کورد
ئێمە دەبێ لە چوارچێوەی هەر چوار پارچەی کوردستانەوە باسی لێەوە بکرێتن چونکە هاو نزیەکی یعنی هاو کەلتوریەک هەیە لە نێوانیاندا بۆیە بەشداریکردنی ژنان بۆ نمونە ئەو ژنانەی ئەگەر لە ڕوانگەی منەوە وەکو کۆمەڵناسێک سیر بکەم بەشداریکردنی ژنان ڕەنگە لە ڕۆژهەڵاتدا زۆر جیاواز بێتن وەک لە ڕۆژئاوا یان لە باشوور یان لە باکووردا زیاتر ئەو بەشداریکردنی ژنان بۆ نمونە لە ڕۆژئاوا زیاتر لایەنی سەربازی ینی زیاتر زەقە بەسەریدا ئەوانەیە لە باشوور لە ئاستی کۆمەڵ ئەوان ناتوانین ڕەنگە بەشداریکردنی شیە بێ بەڵام تۆ کاتێک کە ڕاپرسیەکەکەی ئەڵێ زۆرترین ئەوە ڕێژە هەڵەبژێری لەو ڕاپرسێدا ئەڵێ بۆ نمونە لە 100 تا ئەوەندەی ینی کامیان زۆر دیار بێتن ئێستا کە ظاهیرە گیان دیارتێک لە کۆمەلگادا ڕوو دەداتن ئەو دیاردەیە ینی لە هەموو ئەکتەرە کۆمەڵایەتیەکان بپرسی ئەزانی ئەمە کامە مۆرگی زیاتر بەسەریەوە دیارە ژنان لە ڕۆژ ئاوادا بە حکمی ئەو بارودۆخە سیاسی کە ئەوان تێدا دەژیان لە بەتایبەتی لەو دوایەنەش لە شەڕی داعشدا بۆمان بە دیارکە کە ڕۆڵی ئەوە زیاتر لەناو کایە سەربازیەکاندا زیاتر ینی پراکتیزە کراوە لە هەمان کات دژنانی باشوور زیاتر دەتوانم بڵێم لە نێو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی لە نێو موئەسسەساتدا و لە ڕۆژهەڵاتیش ڕەنگە لەناو کایەی دیکە هەبێتە ینی زیاتر ئەو ڕۆڵەی ینی بە شێوەیەکی ئاشکرا بە دیار کەوت بێتن بۆیە کاتێک کە قسە لەسەر ئەو ڕۆڵبینینەی ژنانیش دەکەین پێویستە ئێمە بۆ زەمن بگەڕێنەوە و بۆ لە چ زاویەکەوە لە چ کەلەنێکەوە ئێمە یان لە چ ڕەهەندێکەوە ئەوەی شیکردنەوەی بۆ دەکەن بۆ نمونە بەشداری ژنان لە ڕووی سیاسیەوە بەشداری ژنان لە ڕووی کۆمەڵایەتیەوە لە ڕووی فەرهەنگیەوە لە ڕووی فکرەوە بۆ نمونە من وەکو کەسێک کە زیاتر لە ڕووی فکریەوە ئیشەکەم بۆچی ژنان بەشداری فکریان کەمە ئەوە کۆمەڵێک پرسیار دروست دەکاتن لەسەر ئەو بابەتە ڕەنگە نەکتەنیا هەر ژن لێرەدا بەشداری فکریان کەم بێتن ڕەنگە پیاویش ئەکتەرە کۆمەڵایەتەکان کاتێک کە من کۆنسپتی ئەکتەری کۆمەڵایەتی بەکاردێنە ئەوە کۆنسپتێکی ئالان تۆرێنە کە بۆ هەردوو ڕەگەز یعنی بەکاری دێنێت ژن و پیا بۆیە ئەم بەشداریکردنە لە قەیراندایە چونکە کاتێک کە دەبینی کۆمەڵگە لەباری سیاسی یاخود دایمە ئارام نییە دایمە ئارام نییە دایمە لە شڵەژانی سیاسیە و لە زیاتر فیزیک حکم دەکاتن وەک لەوە فکر وەک لەوە پورە گفتوگۆمان دێ وڵات هاتووکانیان تۆرە باسی بەشداری ژنانی کرد لە موئەسسەسات پەیوەندی نێوان موئەسسەسات و ژن تایبەتی لە هەرێمی کوردستان قسەیەک هەیە بەردەوام لە هەرێمی کوردستان ویش پاشەکشەی ژنانە لە ئەکتەری سیاسی لە حزبی سیاسی لە ئۆرگانە حزبیەکان تەنانەت باستەوە ئەکرێ ئێستا لە باشوور ژنان پاشەکشەیەکی گەورەیان کردووە لە سیاست لە بەشداریکردنی حەزاب و ئۆرگانە حزبیەکان و بە زەحمەت دێنە ناو سیاست و بە زەحمەت دەرەکەون لە ناو بەسە سیاسەکان ئەمە پێت وایە ئەمە ئەم چەمکە لە جێی خۆیەتی ڕاستە ئەنێ پاشەکشەیە ڕاستە کە ژنان ئێستا کەمتر سەلاشی سیاسیەکەن یان بە جۆرێکی تداق بەڵێ زۆر سوپاس سەرەتا سواز بۆ میوانداریەکەتان و 8 مارس پیرۆزەکەم لە تەواوی ژنانی جیهان بە تایبەتی ژنانی کوردستان کە ئەمڕۆ ئێمەکە یادی ئەو ڕۆژە ئەکەینەوە بێمابی ئەغەندانەوەی بارودۆخی ناوچەکە بە تایبەتی کوردستان بە تەواوەتی ئەمڕۆ دیار بوو لەسەر ئەو یادە چونکە ئەگەر مقارنە بکەین ساڵانی پێشتر زوو بە جیاوازتر ئەم یادە ئەکراوە ڕەنگە ئەو ساڵە ئەو گەرموگوڕێکەوە دیار نەبیتن ئەوەش بۆ لە خۆدا ئیشارەتەکە لەوەی کە هەموو بارودۆخەکان کاریگەریان هەیە بەسەر دەسیژن ئەوانەی کە داد سیاسیری کۆمەڵایەتی بیترنج ئاگووری
حتمما کاریگەریان هەیە. بە نسبەتی باشووری کوردستان لە من پێم وابێ ئەگەر تەماشای مێژووی بەشداری ژن بکەین هەر لە سەرنجاوە ئەوەندە بە فۆرم و شێوازی جیاواز بەشداری هەبوایە بەڕێوەبردن یاخود لە سیاسەت تەنانەت بارودۆخی کۆمەڵایەتیشی گۆڕانکاری زۆر بەسەر هاتووە. لە سەرەتادا ئەگەر بڵێن لە پێش سەردەمی شۆکس و خەباتی ئەوانە شێوازی بەشداری ژن لە چوارچێوەی زیاتر کۆمەڵایەتی بوو بیتن لە نەتەوەیەکدا. بەڵام لەگەڵ دەستپێکردن لە شۆش و سەردەمی شاخ و پرسەنەتەواجیەکان تەواوی هەر خەڵک بە شێوازێکی جیاواز کورد خەباتی بۆ بکات بەشداری ژن لەو ڕۆمەدا یان ناوچەیەدا مەنگە تێکەڵاوەیەک بەدیتی من تێکەڵاوەیەک بووبی لە نێوانی کۆمەڵایەتی و سیاسی چونکە ئەگەر سەیری بکەن ژمارەیەکی زۆریشن پێشمەرگە بوون لە شاخ چەچیان پێ بوو ژمارەیەکی دیکە ڕەنگە ڕاستە و خۆچەچیان پێ نەبوو بەڵام بەشداریکردنیان بە جۆرێک بوو کە پاپشتوانی شۆڕشیان نەکرد و پاپشتوانی تەنانەت هاوسەرەکانیان تەنانەت برایەکانیان نەکرد کە خۆی کۆمەڵایەتی بوو بەڵام زۆریان زیندانی کران لەسەر برا زیندانی ئەکران بەخۆی بەشداریکردنەکە نەکەر ئەوە بکە قوربانیدان بەشداریکردن بە شێوازی تکردنی بەرپەروە ئەم بەشداریکردن دوازە کە دەینە شار و بین بە خاوەنی ئیدارە بەڵێ ئێستا دێمە سەر ئەوەش کە دێتە سەر حالەتی مەسەرەن تەنها ئەوە نەبوو کە بەشداری جەکداری بکە یا کە تاوکاریکردن دەنانن پەروەردەکردنی منداڵەکانیان کاتێک کە باوکەکە پێشمەرگەیە ئەو ئەکەچی زۆر قسەکەیتە سەرەوە کەسانە دەنانەت گواستنەوەی چەک و خۆراک لە نێوان شار و شاخ ئەوانە هەمووی ئەرچی ئافرەت ووە ئەو کەرستەن هێنیەکان کە ئەگواسراوە نابوو ئەو پیامانە ئەگواسراوە ژن بەکار هاتیە وا بوو ڕۆڵەکی تێکەڵەمەوە لە مابینی کۆمەڵایەتی و سیاسی لە دوای ڕاپەڕینەوە کە ژمارەیەکی زۆر ڕێکخرا و کۆمەڵە و دەستی جیاواز هاکە پێش پێم وابی گۆڕانکاری لە بارودۆخی ژن لە باشوور زۆر بەرچاو بوو بەوەی کە هەوڵدرا لە بە شانازیەوە ئەیرێ لە سەرەتادا بەشداری ژن لە پەرلەمان بوونی لە لاوەندی پڕیار یاخود لە شوێنێکی وەکو پەرلەمان کە شوێنی دانانی کۆمۆنێک یاسایە بەشداری چی کارا بوو ینی ئەوە وای کرد کە ژمارەیەک یاسای وا بێتە بەردەستە جیاوازیەکی بەرچاو هەبی لە نێوانی کوردستان و تەنانەت وڵاتانی دەوڵاتی ناوەڕاست کۆمەڵە دەستکەوتی باش هاکە پێش بەهەڵبەت ئەوە هەروە بە ئاسانی نەبوو یعنی ڕۆڵی ڕێکخراوەکان تەنانەت ڕۆڵی حیزبە دیموکراتی خوازەکان پێشکەوت خوازەکان ئەوانەش ڕۆڵی زۆر کارایان هەبوو لەو گۆڕانکاری دەستکەوتانە بەرەبەرەوەی کرد بەڕاستی ژن ینی نمونەی باش بێت دەپێش لە بەشداریکردن لە ناوەندی بڕیار یاخود لە دەسەڵات یاخود لە سیاست لە دابوو دەستگاکان ژن لە قۆناغێکدا من پێم واری دەستپۆتی زۆر زێڕی بوو بەڵام بەداخەوە کاتێک کە دین ئەگەر تەماشای بارودۆخی ناوچەکە بکەن کە گۆڕانکاری تێدا ڕوەداچن گۆڕانکاری سیاسی ئابووری تەنانەت کۆمەڵایەتی پەرەسەندنی چەند بیرێکی توندڕە و لەناو بۆقعەیەک یاخود لەناو شوێنێکی دیاری کراودا ڕاستە خۆ کاریگەریەکان لەسەر ژن بەدیارەکەیت ئەوە ئێستا لە باشوور زۆر باشە لە باشوور ئەمە سێ بوو وازەحە بەوەی ئێستا طبعاً ئەوەش دانی چەند ڕەهەندێکی هەیە یەک لەوانە بۆ نمونە ململانەی ناوخۆی حیزبەکە ڕاستە خۆ قوربانی ڕاستە و خۆ ژن تێدابیتە قوربانی لە ناو خودی حیزبەکە لە نێوان حیزب و حیزبەکان لە نێوان دەسەڵاتەکان ئەوانە هەمووی وای بەداخەوە و نمونانەشمان هەیە بزەمت دروستبوونی بارودۆخەکی دارایی نالەبار ڕاستە لەسەرەوەی کە ژن دوورکەویتەوە لە ناوەندی بڕیار و لە زۆر دێوەلات هەڕە نیشتیمان شتێک بەردەوام بەدمسێ لە ناو ئێمە کۆڵە دوای نەوەتوێکەوە ئەوش ڕێکخراوەکانیشنا بەزدی ئەنی هەندێک زار قسە زۆر لەسەر ئەکتەری یان کارکتەری ڕێکخراوەکان و کۆمەڵەکانی ژنانەکرێت و خاتوکانی و باسی کرد ڕاستە ڕۆگان سربیە ئەنی هەندێک زار ئەگوترێ جیاوازی ڕێگەزی قوڵەکەنەوە زۆر پێداگیری لەسەر مافی ژنەکەن زۆر ڕێگەزی بەرامبەر ئەنی بە جۆرێک بەرالێ زەخەن یان بۆ نمونە لەگەڵ دابوونەریت و ستراکتۆری کۆمەڵایەتی وەکو دکتۆرە شۆنم باسی ستراکتۆرێک کە بەریەکەکەون بەزدی ڕێکخراوەکانی ژنان سەلاکوان ژنان دژی ستراکتۆری کۆمەڵایەتی ئێمن دژی نابوونەریتی ئێمن یان هەندێک زار
هەتا ڕادەی ئەوەی کە کارکتەری زۆر ناسراو بێ باس لە پەیوەندی نێوان خێزان و ڕێکخراوەکانی ژنانەکە پێیان وایە ڕێکخراوەکانی ژنان لە هیچکردن لەسەر ژنان ڕۆڵی خراپیان لە خێزانەکان هەبووە بەزدی ئەوە ڕاستە یان هەر جۆرێکە لەو ئەوەی کە خاتووکانیا باسی کرد لە ڕوبەڕووبوونەوەی پرسیژە بەتەکیت بۆی باسی ئۆری ڕێکخراوەکان بکەین یەکۆنەوەکە کوردستان لە بەرشوورە ویستە قۆناغەکانی و کۆمەڵبار بەبەرچاو ئێمە ئەگەر سێرکەین بە دوای ڕاکەڵ بە ئازاتیەکی تەواو بۆ دروستبوونی ڕێکخراو هاتە پێشەوە بر ئازادی چاڵاکی ئەوانە ئەگەر تاشای لە دوای 92 دوای دروستبوونی پەرلەمانی کۆمەڵە دروستبوونی ڕێکخراوەکانیش لەدەیا ڕاستی بۆ ڕاکاوێکی نوکی یەخەبەتی ژنانە بە بۆ کاریگەری ئەو ڕێکخراوانە بۆ شێڕکردنەوە کۆمەڵدا دەستبردن بۆ هەندێک ڕەهەندی زۆر یعنی زۆر ئاستەنجی زۆر لە بەردەمیەکێک لەوانە یاساکان لە دوای ڕاکەرەوە لە ساڵی 1970ەوە بەڕاستی بۆبەی یاساکان سەرمەشتی خەباتی ڕێکخراوەکانی ژنان بووە بوو لە دوای ئەو لە تقریبەن 1970 بووە زانیان 1990 بوو لەسەر فرێژنی ژنان قسەیانە کرد و یاساکان گۆبرا و لە پەرلەمانی کوردستانە لەولێ ئەو کاتی ئیدارەی لە سلێمانی بڕیارێک دەرچوو لە هەولێریش پێک دەرچوو کە بەڕاستی فرێژنی بۆ یاسا بەقەدە بە یاسا کێدە بکرا کوشتنی ژن دەژێت بەدەی شەڕەتەوە بە یاسا ڕێکخراوانە ینی خەباتی ژنان ئەو کاتی چووکە کۆمەلگا بەرەو خۆبنیادنان بوو بەرەو خۆ قایمکردن بوو بۆ پتۆکردنی ڕێزەکان بوو بەرەو مەدەنی بوون بوو بەرەو دروستکردنی هەرێمێکی وەکو نیمچە دەوڵەت بوو بەرەو دروستکردنی پەرلەمان و حکوومەت و ئەوانە بوو خەباتی ژنان بە پێ ئەو دروستکردنا خۆی پێشخست ئەو بوو دەستکەوتێکی زۆر زۆریان بوو هەتا 2011 کە دەرکردنی یاسا توندوتیژی خێزانی بەڕاستی پێشکەوتترین یاسایەک لە ناوچە پڕ لەرە یاسای تۆڕۆمەکە بە ئیجابێ بگی تا ئەو کۆناغە بە ئیجابی دەڕۆژ بەڵام کاتی پا لە دوای هاتنی داعش و لە دوای کۆبوونەوەی ملبەنانی سیاسی لە ناو حیزبەکانی لە دوای بە حیزبیکردنی موسسەکانی دەوڵەت بە خستنی پەرلەمانە حکوومەتێکە بەڕاستی ئەو حکوومەتە نەبوو لە خزمەتی قاوڵاتیدا بڵێتن ڕاستی نەخشی خەبات و تێکۆشانی شنەنیش بەر لە پێشترا باسم کرد هەندێک خاڵی هەوەش لە بینی خەباتی نەتەوەی خەباتی ژنان هەیە بەڵام ئیشکالێتێک لە بینی هەربوو خەباتەک هەیە کاتێککە لە قۆناغی ڕزگاری نیشتیمانی و نەتەوەیی گایت دایمەن ئەو ڕەوتە تەکید لەسەر مافەنەتەوەیەکان دەکات مثل مافیان کاتی داواکاریەکانی ئێمە بەڕاستی هاوسەنگ نییە هاوسەنگ نییە هەم لە هەرێمی کوردستانیشە بەڕاستی نەکرد هاوسەنگ نەبوو خودی ئەو ململانیە سیاسیە هەم لە ناوەخۆ وەکو ئاماژە هەم لە ناوەخۆ هەم لە گەردەوڵەتی عێراقیشە هەمیش نەبوونی سیکراتی ترێکی ڕوو لای ئیدارەی کوردیان یان دەسەڵاتی کوردیان لە بەرامبەر پرسیژ هەمیشە لە وتارەکانیانە پشتیوانی تەواوی ژنانیان زیاتر گوتار بووە نەک استراتیز بوو نەچوە ئەنی استراتیز نەبووە ئاتیزێک نەبوو گوتار بوو چالاشی بوو یا بۆ نەکەم مثلەن پاپشتین دارایی ڕێکخراوەکانی ژنانە لەگەر تێبینیمان لەسەر ڕێکخراوەکانی ژنا بەڵام واقعێ ببوو ڕێکخراوەکانی ژنان خزمەتیان هەم بە کۆمەڵگە دەکرد لە ئاستی وشارکردنەوە هەم لە ئاستی بەشداری پێکردنی ژنان لە کایەکانی کۆمەڵگا بەشداریەکی یۆغیتر بەڵام بەکارهێنانی ئەو ڕێکخراوانە بۆ ملیندانەی حیزبایەتی وە دروست بوونی ئەو ڕێکخراوانە لە کایە حیزبیەکانەوە بوو لە ڕنگدانەوەی واقعی خەبات یعنی واقعی چەساوی ژنان نەبوو بیزوتنەوەیەک نەبوو بەڵکو ڕێکخراوەی بەشبەش بوو بۆیە ئەمە وای کرد بەڕاستی ئەمە لەگەڵ من کاتێکە کاریگەری سەلبی نەبووە بۆ بەڵام هاوسەنجەکەی دروست نەکرد بەڵام نەیتوانی هاوسەنجەکە دروستکە بە واقعی مامیشە داریاوخان باسی کرد ململانیە سیاسەتان کاریگەری زۆر نێگەتیڤی لەسەر خەباتی
هەموو توێنێت توێژەکان کرد بە تایبەتی ژنانە چونکە ئێمە دەزانێت ژنان ئەمیشە لە مەینەتیەکانە لە قوربانیدانەکانە پشتی شێری وەردەکەوێت. سوپاسە دکتۆرە، لە کۆمەلگای ئێمە ململانەیەکی تێدایە، پێی وایە پرسی ژن لەگەڵ ستراکتۆرە کۆمەڵایەتێکە ئەو دابوونیتە و عرف و عاداتانەی ئێمە هەیە هاوتەریب نین، پێچەوانن. یان هەندێک جارە گوترێ ستراکتۆری کۆمەڵایەتی ئێمە معریفەی کۆمەڵناسانەی ئێمە یان ئەو دابوونریتانەی ئێمە وەکو کورد هەمانە نامۆیە بە پرسی ژن کە پرسی ژن زیاتر وەکو هاوردە تەماشاکەن. یعنی مەسەڵەن 8 مارس وەکو پرۆسەیەکی کوردی تەماشا ناکەن، وەکو بۆنەیەکی ژنان لە وڵاتێکی تر لە دەرەوەی کوردی تەماشاکەن کە هاتۆتە ناو ئێمە وە بەریەکەوتنێک تێ لەو بابەتە. یعنی تۆ بەزدی خوێندنەوەی بەڕێستان ئەوەیە 8 مارس بژنەوەی ژنان خەپاتی ژنان هاوتەریب نییە لەگەڵ ستراکتۆری کۆمەڵایەتی ئێمە یان ناوەندەکانی دیکەن وە تەفسیر دەکەن. ئەزانی کێشەکە لەوەیە وەکو نیشتیمان خان گوتی کاتێک کە لە ئێکترازانی سیاسی دروست دەبێتن ئێکترازانی کۆمەڵایەتیش دروست دەبێتێ. خاڵێک هەیە دەسەڵاتی سیاسی کللتور دروست دەکاتە، یعنی ئەو کللتورێک کە هەیە لە لێرەدا کە بیرکردنەوەی ئینسانە یان ئەکتەرە کۆمەڵاتیەکانە کە چۆن بیر دەکەنەوە کۆن چۆن ڕەفتار دەکەن، ئەمە بەرهەمی چیە؟ بەرهەمی ئەو عەقڵە سیاسەیە کە ئێرە بەڕێوە دەباتن. بۆیە خاڵێکی دیکە کە جەنابەت دەڵێ کۆمەڵگە یان ستراکتۆری کۆمەڵگا، چکە ستراکتۆری کۆمەڵگە شتێکە و ئەکتەرە کۆمەڵایەتیەکان شتێکی دیکە. ستراکتۆری کۆمەڵگا پێکهاتەیەکی قوڵی مێژوویە، یعنی بەرهەمهێنراوە لەلایەن چێ و لەلایەن ئەکتەرە کۆمەڵایەتیەکان، یعنی لەلایەن ئەو بیرکردنەوەی ئێمە هەم بیرکردنەوەیکی مێژوویە کە تێدا لەسەر کۆمەڵێک نۆڕم و دابوو نەریتی کۆمەڵایەتی پەروەردە دەکرێت کە دەڵێ کۆمەلگا نامۆیە بە 8 مارس و پێی وایە ئەوە هاوردەیە، ئەو ڕێکخراوەکان هاوردەیە، ئەو کۆمەڵە بۆنانە هاوردەیە. خاڵێک هەیە کە دەمەوێت لێرە ئاماژەی پێ بکەم چۆن ینی کۆمەڵگەن بەخۆی کۆمەڵگە نامۆیە بە 8 مارس نەک هەر نامۆیە بە 8 مارس کۆمەڵگە یاخود ئەو ژنانەی کە ئاساییە بڕوا بکە ئاگیان لە کاری ڕێکخراوەیەکانی ژنینە نە ئاگیان هەر گرنگیان نییە وەکو شتێکێ ئەنترێسایان نییە، هیچ گرنگیان نییە بۆ 8 مارسا کە ڕۆژی ژنانە یاخود گرنگیان نییە بۆ ئەوەی کە ڕێکخراو هەیە دوور کرد لێکترا چۆن لێکترازانی سیاسی کە دروست بوو لە نێوان لێکترازانی کۆمەڵایەتی و کللتوریش دروست بوو لە نێوان حیزبە سیاسیەکان بە تایبەتی لە شەڕی ناوخۆ کە ئەو لێکترازانە بەزەقی و تا ئێستاش هەر ئاساواری دیارە و لە هەمان کاتیشدا لێکترازانێکی کللتوری و لێکترازانێکی فکری و فەرهەنگیشەیە لە نێوان ڕێکخراوەکانی ئەوانەی بۆ ژنان ئیشەکان لەگەڵ ژنێکی زۆر ئاسایی کە لە ناو ماڵدایە یان ژنێکە مامۆستایە یان ژنێکە لە ناو کایەکانی پەروەردە ئیشەکە لە ناو کایەکانی تەندروستی ئیش دەکات. تەواو لێکترازان هەیە هەستەکەی کە ڕێکخراوەکان تەنیا چەند کۆمەڵە ئافرەتێکن لەوێدا کار دەکەن لەگەڵ ڕێزم لەگەڵ ژناری ئاسایی کۆمەڵگان نیە یعنی بە شێوەیەکی چونکە لە ڕووی زانستی کۆمەڵناسیەوە ناتوانین بە مطلقی برێک بڵێن نییە، بەڵام بە شێوەیەکی ڕێژەی بە ئاشکرا ئەو لێکترازانە هەستی پێ دەکرێتن چونکە زۆر یاسا هەیە زۆر شتێ کە بڕۆ ینی من لە ساڵێک لە ساڵەکان ڕاپرسێکم کرد لە 1975 ئەو ژنانەی کە لە ناو سێکتەرەکانی حکومی ئیشەکەن یان لە ناو پەروەردە ئیشەکەن یان لەوە پرسیارم کرد ئایا تا چەند ئێوە ئاگاتان لە کارەکانی ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتانە، ینی بێ ئاگا بوون لەوەی کە ئەو یاسایانە دەردەکرێتن چۆن بۆیان ڕاستە وەکو نیشتیمان خان گوتی کۆمەڵ چکە ڕێکخراوەکان دەبێ ئێمە کاتێککە باسی خەباتی ڕێکخراوەیی دەکەین لە هەرێمی کوردستان بە تایبەتی لەسەر مەسەلەی ژنان و ئافرەتان من لەو کتێبەدا هەموو بە شێوەیەکی جوان
ینی بە شێوەیەکی زۆر ورد باسم کردووە کە ژن پرسێکی هاوبەشە ڕەنگە و بەڵام ڕوانگەی جیاوازە چۆن ڕوانگەی جیاوازە کاتێک کە ئێمە حزبی سیاسیمان هەیە بە ئایدۆلۆژیای سیاسی جیاجیا لە هەرێمی کوردستان ئیشەکە ئەو ڕەوتە فکرەی کە پارتی دیموکراتی کوردستان هەیەی لەگەڵ ئەو ڕەوتە فکرەی کە یەکێتی هەیەی لەگەڵ حزبێکی ئیسلامی هەیەی لەگەڵ جیاوازن لەگەڵ لە کاریگەریان هەیە لەسەر خەباتی ژنان بۆ نمونە لە دەرکردنی یاساکار چونکە لە هەرێمی کوردستان فرێ ڕێکخراوەی هەیە و ئەم فرێ ڕێکخراوەیە کاریگەری کردوتە سەر ئەوەی کە فرە حزبی هەیە کاریگەری کردوتە سەر ئەوەی کە فرە ڕێکخراوەی شەبێتن و ئەو ژنانەی کە لە نێو حزبە ئیسلامیەکان داعشتەکان ڕێکخراوی تایبەت بە خۆیان هەیە ئەو ڕێکخراوە ئینجا ئەوە خەباتی ئەوانە هەمووی بۆ لەسەر چیە بۆ ژنە بەڵام هەر یەکەو بە فەلسفەی خۆی هەر یەخۆ بە گوتاری خۆی بە فەلسفەی خۆی بۆی ئاراستەی پێچەوانەی ئیشکردن هەیە لەسەر مەسەلەی ژن لە هەرێمی کوردستاندا چونکە بەڵام هەمووشی هەمووی هەر بۆ ژنە ئیشەکە بەڵام ئەوەی کە حزبێکی ژنێک کە بە فەلسفەی حزبی ئیسلامی و لەنا حزبێکی ئیسلامی پەروەردەکراوە یاخود ئیشەکاتن لەناو بستنەوەیکی ئیسلامی زۆر جیاوازە لە بیرکردنەوەی ژنێکە لە حزبێکی چەپ ئیشەکاتە ئینجا لێرەدا سیری لەسەر یاساکان دەبێ بۆ نمونە یەک لە ساڵەکان لە پەرلەمانی کوردستان کاتێک کە بەسەلەی پەرەژنی پەیدا دەبوو ئەو پێکدادانە فکریانە بە ئاشکرا بەدیان دەکاتی ئەوەی ڕەفزی دەکرد ئەوەی دیکە دەیگوت دەبێ هەبێت پشتیوانی دەکرد دەیگوت دەبێتن ئەمە چونکە چکە لە حیزبێکی ئیسلامی ئیشی دەکرد ناتوانێتن دژی ئەو فەلسفە ئیسلامی ڕاوەستێتن و ئەو شەرع ڕاوەستێکە ئەو باوەڕی دەیەتی بۆیە دەرکردنی یاساکان لە هەرێمی کوردستاندا ئەم دژە ئاراستە هەبوو لەسەر مەسەلا کۆمەڵایەتیەکە بەڵام لە کۆتاییدا هەمویان هەر بۆ پرسی ژن بووم بە بیرکردنەوەی جیاواز خاتوکانیاو ئەوەی کە تۆرە شونمەڵێ ینی گوتارە جیاوازەکان ناکۆچەکان ینی ئێمە خاڵێک لە ناو وزوتنەوەی ژنانی شاوە لە ناو ئەو ڕێکخرا و ئەو خەباتی کە ژنان هەیە جیاوازی هەیە و فەلسفەی چێڕوانین و فەلسفە و وتاری جیاوازەیە کەواتە ئێمە پێویستمان لێرە جارێکتن لەناو خودی ژنانیشان پێویست بە یەکڕێزی هەیە پێویست بە وتاری هاوبەشەیە پێویست بۆ هەیە کە قەزەکان قەزیەش یەک قەزیە پەرتەوازەنێت بەدیدی ئێوە بڕوانگەی ئێوە چی بکرێ باشە بۆ ئەوە چۆن ئەو تەبایە دروست بکرێت چۆن ئەو جیاوازیانە نەبنە زیان لە گوتارەکە چۆن هەوڵ بدرێ ئەو گوتارە ڕێک بخرێ بۆەوەی لانی کەم زیان لە گوتارەکەنەدا لە قەزەکەنەدا بەڵێ ئەمن پێماری سەرەتا ئضافەتەن لەسەر ئەو فاکتەرانی ئەوان باسییان کرد لە لاوازبوونی بۆ ڕێکخراوەکان یان فاکتەرە چتکەش هەیە کە کاریگەری زۆری هەبوو ئەوش لە کاتێکدا کە جیاوازی هەیە لە نێوان دەسەڵاتەکان پێدەسەڵاتی جیاواز ئەگەر لە نێوان ڕێگەزەکان بنمونەوە بدرێ بە دڵنیاییەوە بەردەوام ئەوەی کە دەسەڵاتدارە ڕەنگە دکتۆرە لەبووی اختصاسەکەی خۆیەوە زیاتر ئەنی پشتڕای من بکاتن لە بەرەوەی کاتێکە جیاوازیە ئەوەی کە دەسەڵاتدارە هەموو هەوڵە چێک کاتە کرد بۆی توانی لە دەسەڵاتی هینسی بەرامبەر زیاتر و زیاتر کەم بکاتەوە یەک لەوانە ئەمە ئەگەر تەماشا بکەین لەناو هەموو حزبە سیاسیەکە جگە لەوەی کە بیر بۆ چوونی جیاواز هەیە دایمەن پیاو دەسەڵاتدارترە ئیدیکە پیاو دەسەڵاتدارتە لەگەڵیشی ئەو دەسەڵاتی خۆی بەکاردێنی لەگەڵیشی بوون توندڕەویەک لەلایەن هەندێک لەو حیزبانە یان ئەگەر بەڕاشکاوانەتر برێن بوونی فکری ئیسلامی سیاسی تندڕاو بۆیان باشترین فاکتەر باشترین هۆکار لەوەی بتوانم لە پێئیشن کەم بکرێتەوە بوونی ڕێکخراوەکان بوو بەڕاستی ئەوە پێم وابی ینی زۆرترین لێدانیان لە ڕێگای ڕێکخراوەکان بوو لە دۆزیژن بێ بتوانن لە پێکەیژن کەم بکرێتەوە ئەوەی کە ماشا بکەین باشترین نمونە ئەوەی مەسەلەی جەندەر کە هاتە گۆڕێ بەبێ ئەوەی تێڕوانین و دیدی
قۆڵ هەبی لە مەسەلەی جەندەر هەر بە ئەتوانین بڵێن بە عەشوایی بەرەنگاری ئەو چەمکە بوونەوە یاخود کۆمەڵێک بربەستیان خستە بەر پێشی کە ئەوە وای کرد زیاتر ڕۆلی ڕێکخراوەکان لە پاشەکشەتدا لەبەر لە دیدی کۆمەلگادا، یعنی ئەمە کاریگەری زۆر خراپی هەبوو لەسەر ڕێکخراوەکان کاتێک هاتن ئەو چەمکانیان بەکارهێنان لێدان لە ڕۆلی ڕێکخراوەکان. ئەمن پێم وابیتن لە ئێستادا دەستنیشانکردنی خاڵە هاوبەشەکانی پەیوەست بە بارودۆخی ژن کە خاڵی هاوبەشی گەلێک زۆریە لە نێوان ژنێکی ئەگەر بێت و ژنەیەکی فێمەنیستبی یاخود شتێکی ئیسلامی بیت یا کوشتنی ئافرەتی ماڵەوە بی یاخود ئافرەتێکی سەرکردایەتی حیزبێک یاخود لە پەرلەمان بی چەندین خاڵی هاوبەشەیە کە کێشە و بربەستە ئێستا لە بەردەمی ئێمەدا. پێم وابی ئەگەر ئەو خاڵانە بێت و بە تەواوەتی دەستنیشان بکرێت و هەموویان پێکەوە کۆ بکرێنەوە ئەو لەویات بێتە ئەو خاڵانی کە هاوبەشن ئەوە ئەبیتە یەکێک لەو هۆنکارانەش کە زیاتر هەم بژانەوەی ڕۆلی ڕێکخراوەکان هەندێک نزیک بوونەوەی دید و بۆ چوونە جیاوازەکان تایبەت بە پرسیشن لەوەی بتوانن لە داهاتی جارێکی تر پەرە بە ڕۆلی ڕێکخراوەکان بدرێتەوە چکە ناکرێ بەڕاستی ڕۆلی ڕێکخراوەکان لە بەرچاو جیرێتمە داهاتوودا کە لە مێژوو تازەوە چۆتە مێژوو بەڕاستی ڕۆڵێکی زۆر کارایان هەبوو. بەڵام ئەو دکتۆرە ئەڵەیە ڕێکخراوەکان هەست ناکەی زیاتر ڕێکخراوەکانیش نەست ناکەی زیاتر ڕێکخراوی نخبەینە نخبە و دەستەبژێرێکن دانی کەمتر توانیوانە نوێنەرایەتی کۆی قەزەکە بکەنیان کۆی ژنانی کورد کەمچکە و باسی ئەو لێکترازانەی کرد کە وەرمونە ژنانی ئاسایی ئێمەیان ئەو ژنانی لا بۆ ئەسەساتی شەکەن لەگەڵ ڕێکخراوەکانان زۆر ینی ئەوە نین یعنی زۆر تێکەڵ نین زیاتر ڕێکخراوەکان ڕۆڵێکی دەستەبژێری ئەبینن ئەوە نقطەیەکی خراپ نییە یعنی ڕێکخراوەکان هەر دەستەبژێرێک نوتۆپ خۆی ئەزانی فێمابی تەنها ڕاستە بەشەکی ئەم بەرپرسیارەتی ئەگەڕێتەوە لە بۆ ڕێکخراوەکان یعنی پێک هاتە و دەستێ ڕێکخراوەکان و ئاتیا و بەرنامەی کارکردن ڕێکخراوەکان ئەوە بشەکی بەرپرسیارەتەکە ئەوان هەڵێگرن بەشێکی تری پێیوەستە بە بوونی ئەو لایەنە پاڵپشتیانەی کە ئەو لایەنانی کە پاڵپشت ڕێکخراوەکانیان کردو لە ماوەی ڕابردوو بەوەی کە وێنایەنجی ڕاست و دروستی ڕێکخراوەکانیان نەتوانی بگوازنەوە لە ناو کۆمەڵگا و نەک هەر نەک ئەو لایەنان ئەگەر زیاتر بە وردی قسەی لەسەر بکەیت بۆ نمونە دەسەڵات ناوەندەکانی بڕیار حکوومەت دام و دەستگاکان یعنی نەهاتن بە شێوەیەکی ڕوون ینی ڕوون بکەنەوە لە بۆ کۆمەلگاکان کۆمەڵێک لەو دەستکەوتانی کە بەدەست هاتی ئەو ئەرکوماندی بوون و تێکۆشانی ڕێکخراوەکان بوو لە ماوەی ڕابردوو بە تایبەتی لە دوای ڕاپەڕینەوە نەیانتوانی عەکسی بکەنەوە دووبتام کە تێبگاتن ئەم تەواوەتی پاکشتی ڕایکە دکتۆرە کەم ڕاستە یعنی ئافرەتی ماڵەوە تا ئێستا نازانی ئەسڵ یاسایەکان چی ڕوبەڕۆی تویژی ئەبیتەوە نازانی کچی یاسایەکێک ئەتوانی بەرگری لێ بکە ئەو یاسایە ئەوە عەکس نەکردنەوەی ڕۆلی ڕێکخراوەکانە و هەروە دەستکەوتەکانیشە چکە تەنها ڕێکخراوەکان لێرە ئەو ئەرکە ناکردنە ئەستۆ کاتێکە بڕیارێک دەرچی لە پەرلەمان ئەوە ڕۆلی دام و دەستگا پێوەستەکانیشە کە ڕوون بکەنەوە لە بۆ کۆمەلگا ئەم یاسایانە ئەم بڕیارانە هەیە ئەو دەستکەوتانە ئەو عەکس بێن یەک دقە من ملاحەزەک حەزمە کرد یعنی ئەو گفتوگوێ هەر ئەوە بەسڕە پرسیار ینی مناقەشە لە نێوان ژنەکان لەسەر ئەو پرسیارانەی کە ڕەنگە کانیاوخانیان نیشتواخان قسەیەکەکە من شتێکی دیگە یعنی بەڕاستی کاتێک کە باسی لە ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان دەکەین هەبێ لەسەر سێ خاڵ ڕابوەستین یعنی ئایا ئەو کارکتەرە ژنەی کە لە نێو ئەو ڕێکخراوە ئیش دەکاتن لە ئاستی ئیشکردنەکەیدا یان چۆن دەچمە بەستێک لەوەیە ڕەنگە من بۆ سێ ئەوە ڕەنگە هەندێکیان هەر خەمیان خەباتی ژنکردن بێتن لە ڕێگەی ڕێکخراوەکی سەر بە حیزبە سیاسیەکانەوە بتوانن ئەو پەیامەی خۆیان بگەینن بە کۆمەلگا ینی خەباتێکی ڕاستەقینەی ژنان بێ هەندێکیان ڕەنگە لەوێدا بەشداری بکەن بۆ ئەوەی لە ڕێی ئەو ڕێکخراوە پلە پۆستێکی حیزبی یان سیاسیان ئیداریان دەست بکەوێتە هەندێکیشیان لەوێدان ڕەنگە لە ڕێگەی پەیوەندیەکی شەخسیەوە کە لەگەڵ شوێن نەبووە یاخود جێگا نەبە گوتیان بڕۆ ئەوێ دەر لەوێ ئیشکە باشترە بەڕاستی
ئەوە ئیشکرد ئەمەیەکە لە چشە گەورەکانی بنیادی چونکە زۆر جارخەیە بۆ دەکەیوان لێن هەو ڕێکخراوەکان ژنان و ئافرەتان من بە گشتێک ساکەم ئەوەی کە کاری دێدەکە دایمە من بە مطلقی قسە ناکەم بە شێوەیەکی ڕێژەیە چونکە لە ناو ڕێکخراوەکان خەڵکی بە معریفەشەیە و خەڵکانێکیشەیە کە بەڵام هەندێکیشیان هەیە دەتوانم بڵێ کە لە ناو ڕێکخراوەکانی ژنان و ئافرەتان ئیش دەکەن بۆ نمونە لە چەمکی یەکسانی دێژە ئەوە نەبوونە لە چەمکی دادپەروەری لەو فەلسفەی کە ئەو حیزبە کە دەیەوێتن ئیشی لەسەر کات تێنەگەیشتێ نازانی چش ئەو لەلایەکە و ئەوکەی گەڕک دەبوو بۆ ئەمە ئەوەی ئەو لاسەکە بەچدیش ئەو ژنانی لەناو ینی ئەو بناوەندە بڕیارانن ینی نوێنەرایەتی ژنەکەن نوێنەرایەتی پیاوێک ئەەکەن بەڵام لە هەر بە هەمان وتاری پرسیارە دەدەمەوە بەڵام توێژیکن زۆرە دەکەم بەڕاستی وەکو باسم کردیانی کاتێک کە پاس دە خەباتی ژنان دەکەین لە پاشوورە دەبێت قۆناغەکان زیادکردن قۆناغی دوای ڕاپەڕینەوە تویەک هەتا 2000ەکان 2003 دوای ڕۆخانی سەدام هەتا 2014 2014 تا ئێستا لە سەرەتای کۆندەیە یەکەمی ئەو خەباتەیە کە بە ئازادی دەکرا بەڕاستی کاریگەری لەسەر وشارکردنەوەی کۆمەلگا هەبوو هەر ئەوەش دوای کرد کە بتوانێت لەسەر دەسەڵاتی سیاسیە ئیرادی خۆی فەرزکا کۆمەڵێ یاسا بگۆڕیتن و کۆمەڵێ چەمت بێژێتە ناو هەوا بەسەنا قسە لەسەر خەتە نەکردنی کچان دەکرا قسە لەسەر تونندوتیژی بەزەقی دەکرا لەسەر شیربایی دەکرا لەسەر جەندەت یعنی ئێمە لە لەوەتەکانە وشەی جەندەمان زۆر بە ئازادی بەرکارە هێنا یعنی لە 2000ەکان لە دێمانیانمان ناکردنامی جەندەت ئەمە یعنی کۆمەڵێشنا لە دوای ئەوەیە لە دوای 2003 بەڕاستی تێکەڵبوونی ئەوە ئەنی گۆڕی ڕێکخراو شێوازی کارکردن لە ڕێکخراوەی لە ڕێکخراوێکی جەماوەری بۆ ڕێکخراوێکی ئنج بۆ بەڕاستی وردە وردا ئیشی کرد لەسەر ئەوەی کە ئەوە بۆ وەزیفە ئێستا لەگەر ئەوەی ڕێکخراوە ئنجئۆکان وەزیفەنە بەڵاوەسی وای لێ باسێ کاریگەری لەسەر ڕێکخراوە جەماوەریەکەی ئینانیش کەسوەکەوتەوە وەزیفە کارای زیری لەخیشی سیلبیە هاڵێکی دیکە بەڕاستی ئێستا دەکەماشاکە کەنێنێ مەسافەکی گەورە لەبەنی مخوبەی ژنا جات لە ڕێکخراوەکانی ژنانە چ لە پەرلەمانتارە چ لە وەزارەتە چ لەوە لەگەر عامەی ژنا عامەی کۆمەڵگا ژنانیش بە تایبەتی تۆ بڕۆ لەناو کایە ئەوەکانی کۆمەڵگا تەماشاکە قەناعەت هەبێ ژن وە لە قسە ئەکاتن عەینەن پێشنەوەتەکانیشە هەریکە بڵند مەستەکانی چاکە چونکە ئەو فەدوەیە زۆر زۆر ئەمە کاریگەری چییە؟ هەم بارودۆخە سیاسێکە نائارامی لە کوردستانە هەم نەبوونی تێگەیشتنەکی ڕوو لە دەرلایەن دەسەڵاتی هەرێمی کوردستان و دەسەڵاتدارانێ چونکە مەسەلەن کە یاسا گۆڕا مەسەلەن یاسا بۆ کۆمەلگایکی وەکو ئێمە یاسا کلتورێک دروست دەکا وایانە کاتێک کە بڕیاری فرەژنی قەدەغەکردنی فرەژنی دەرچوو بە دەستکەوتێکی زۆر گەڕوە ئیشمان بکرد بەڵام کاتێک کە هەر قەت بێکرا بێکارە یاساییەکان لە هەرێمی کوردستانە نەیتوان بربەستێت بۆ ئەو کەسانی کە فرەژنی دەکەن لە دەرەوە لە هەرێمی کوردستانە یاسایەکی پاڵپشتی بۆ دروست بکاتێ بۆی چ یاساکە لەگەڵ ئەوەشە یاساکەش وەکو خۆی چووکە محکەمە عەقلێتی پیا و ساداری بەڕێوە دەبا وە کۆمەڵگە پاڵپشتی کۆمەلگای ئێستا کوردستان گەڕاوە پەوتبووەوە ئەو کۆمەلگایە نیە لە نەوەتەکانە پاڵپشتی ئەو عەقلێتە دەکاتن بە هەموو بیانوێتی کە لە شەرعەوەش هاتووە لێتن پەرە بە ئەوە دەداتن یعنی وەزعی ژنانوالە نیشان دەدا کە ئەم یاسای هیچ کاریگەری نیە لە مەحاکمەکانە جێبەجێ ناکرێ مەحاکم سەروەری یاسانە عەقلێتی حاکمەکە عەقلێتێکی پلا و سارێتە تۆ دەبێ ئەو کەرستەیە ئامادە بکەیت کە ئەو یاسایەت بۆ جێبەجێ دەسەڵاتی هەرێمی کوردستانە یاساکەی دەرکرد بەڵا ئەو فەرستانەی پێویستە پشتیوانی سیاسی گرنگە پشتیوانی سیاسی بەلای ئێوە زۆرینگە چ کاتمان ماوە هەورە سەرێکمان ماوە
باشە قسم لە شارەکە زۆرێک کەس نیشتمان خان لەسەر ئەو هەر مەسلەی ڕێکخراوەکان و ئەوە خاڵەکەیە کە زۆر گرنگە بزانێ بەنگە کە بەشداریکردنی و ژنانەی لەناو ڕێکخراوەکە ڕەنگە ژنێک لە حیزبێکی دەسەڵات ئیشکاتن لەبەر ئەوەی کە لە پەرلەمان دەرەچێتن لە کاتی ئینتیخابات ڕێژەیەکی زۆری دەنگەکان دێنی ڕەنگەن دەگجار پەیوەندی بەتوانای ئەو ژنەوە نەبی پەیوەندیای بە دەنگەکانی ئەو حەزبەوە بدەی بات ڕەنگە ژنێک کە لە حیزبێکی کە حزبێکی دەنگنایێتتر ژنێکی زۆر بەتوان تێدابێ بەڵام لەبەر ئەوەی حسبەکەی ڕێژەیەکی کەمی دەنگەکان دەنێ ناتوانێتن ئەو ژنە سەرخاتن بۆ شوێنی بڕیار و ئەوانە بۆ ئێمە دەمانگەێنێتە ئەوەی کە کە دەکوت پەیوەندی نییە بەتوانای ئەو ژنەوە پەیوەندی بەتوانای ڕێژەی دەنگەکان ینی پەیوەندی مافی ژن یان ئازادی ژن لەگەڵ دیموکراسیە ینی بباشم ئەوە ژن پرسێکی تایبەتە یعنی هەر شتێک لە کۆمەڵگە کاهێنێت مەسەلەن ئەتوبێ ئەدە تەقیمی هەڵ بشارنەکانی هەرێمی کوردستان بکەیت کاریگەری مەسەلەن تۆ پێ پەرلەمان هەڵسەنجێت ئایا پەرلەمان فعالە ئەو پەرلەمانەیە کە لە سکری پەرلەمانتاری حکومڕانی پەرلەمانتاری وەتوانیتی پەرلەمانتار ئەو ڕۆڵە ببینێت کە ئەرکەکەی پێی دەستپێریتن توانیتی پیاوەکەش ئازار نییە ینی پەرلەمانتارە پیاوەکە پاپەندی سکی حیزبایەتی دەکەن لە پەرلەمانە نەک بێت بە فکرێکە پەرلەمان یاسا داوێژی ئەوە بکاتن ساڵێن چیت کە دەمێ پڕاستی لەسەر ئەو پێکە هەموو کۆمەلگایەک جیاوازی تێدەوە بەڵام کۆمەلگاکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە باش کوردستان بەگشتی کورد باشووریش بەشێکە لە کۆمەلگا ڕۆژهەڵاتیەکان مەسەلەن ڕەوتی ئاینی فکری چەپ نەتەوەی ئەوانە زۆر بەزەقیت نا هەموو کۆمەلگایە شێ دێ ئەم جیاوازیانە ڕێب دەخە بە ئاسوودەی پێکەوە دەیانژێنێتن ئیدارەیانگەدا دەسەڵات و ئێمە چۆن بتوانین پرسی ژن لە پرسێکی ئاینی سیاسی ئایدۆلۆژی دەری بێنین بکەین وەکو ئینسان پرسێکی ئینسانیە پێشەوەی پرسی ئەم ئایدۆلۆژیاوی ئەنی بۆ دەبێ ئەوەندە بە ئایدۆلۆژیا بکەین و بابەت ئەمن پێم وابی جارێ خاڵی یەکەمینی شارکردنەوەی تاک زەبڕە خاڵی یەکتا کە ئەمە تاک تەنها نادەم ینی ژن ئەمن تاک بەهشتی بە پرسی پەرەسەندن و بەرەو پێستچوونی ژن تەواو پەیوەندی هەیە بە ئاستی وەشیاری بیرکردنەوەی پیاو لە بەرابەریدا ئاستی ئەوە جارە لێ ئەنم ینی مشارکردنەوەی تا دووەمینیان ئەو یاسایانەی کە نیشتیمان خەند پێشم ئیشارەت پێدا کۆمەڵێکی یاسا هەیە کە بۆ شێوازە جێبەجێکرێ گۆڕانکاریکردن لە بارودۆخە سیاسیەکە بوونی گۆڕانکار لە بارودۆخە سیاسیەکە ڕاستەخۆ کاریگەری هەیە لەسەر بەلکاربوونی یاسایەکان ینی بۆ نمونە یەک لەوانەیە کە ئێستا مەسەلەن نیشتیمان خان شارەتی پێدا مەسەلەی فرەژنی ناتوانانی بە تەواوەتی لێرە کاری پێ بکەیت لۆ لە بەرەوەی لە دەوروبەرمان عراق لە تەگانەوەگە هەرمی سەعاتێک دوورەکە پیاوەکە خۆی مادیەکانی و ساعتێک و نەوێ ئەتیمارەیە کاتن ینی کەوا بوو ئەو حالەتە زۆر کاریگەرنی هەیە لەوەی کە ئەمە یاسایەکان ناتوانین بە تەواوەتی بەرجەستە بکەین لە بۆ ئەوش پێم وابی کاری زۆر کوڕستریە بێتن ینی ئەمە کاتێک هات بارودۆخەکی سیاسی سەقامگیری بەیانە بوو ڕاستەوخۆ یاسایەکان ئەتوانی یاخود پەرلەمان کاتێک پەرلەمانێکی کارامان هەبوو ئەتوانین لە یاسادا ئەو هەموارکردانی کە پێویستە بیانکەی زەمینە سازیەکی باشتر بکەین لەوەی کە بتوانێت پرسی ژن بۆ ئاراستێ بێت کە بەڕێز ئیشارەت پێدا لەگەڵیشدا هۆشیارکردنەوەی تام ئەوە زۆر گرنگە خاڵەکی دیکە جیاکردنەوەی دین و دەسەڵات لە یەکتری ئەوە خاڵێکی دیکەیە کاتێککە تو دەی دین و دەسەڵات کە پێم وابی ئەرچی لەوانەیە زۆری بووێتنەوە وەڵێتن بلوکەکی گەورەیە دەستی بدەینێ بەڵام مستەحیلیش نییە کاتێک دین و دەسەڵات لە یەکتر بەدینەکانی گرەکرا و کۆمەڵی ژنانیان هەیە و بەرگری لە ژنەکەن و باسی مافشکەن و لەگەڵ ئەنی ئێوەشە هاو بەشی شەکەس ڕاستە بەڵام ئەو زیاتر لە چوارچێوەی پێڕەوە ئاینەکەیەوە دێتن پێگەی ژندا ئاڕێژ لێرە چەمکێکی ئازادی دێتە گۆڕێت
خاتون ئەتۆ یعنی چۆن ئازادی بۆ بیرکردنەوەی خۆت دەوێتن دەبی ئازادی بۆ بیرکردنەوەی ژنێکشت بوێ کەوا بیر دەکاتەوە وانە یعنی لێرە چونکە تۆ ناتوانانی کاتێک کە من زۆرم پێ ئەوە بوو ینی کە ژنێک لەسەر شاشەکانی تەلەڤیزیۆن دەهات دەیگوت ینی بۆ هەر مەسەلەر شاشێک ئەوە نییە کە لە کەناڵەکان هەندێک کورتە ڤیدیۆیەوە دەبی هەر لە نێو پەرلەمان وەکو تازە ئاماژان پێکرد کە ژنێن کە سەر بە فکری ئیسلامیە یان خۆ لە فەلسفەی ئیسلامیە دێتن پشتگیری لە مەسەلەی فرەژنی دەکاتن یعنی دەبێ ئەوە شتەکە ئەمە باس لە دیموکراسیەکەین باس لە ئازادی ئینسانەکەین چۆن تۆ ڕەفزی ئەەکەی دەبێ قبولشت بێت کە ئەو پشتگیری ئەکاتن یعنی لێرەدا کۆمەڵگەیەکی تەندروست ئێمە دەمانەوێت تەندروستی بکەین کۆمەڵگەی تەندروست ئەوەیە کە چۆن بەرەو مەدەنیەت دەڕوا چۆن ئەنفی تێدا دروست نابێتن ینی ڕەئیەکان زۆر وەکو ڕەئیەکی ئەوە وەردەگیرێتن کە بە ئازادی چۆن ئەوەی من بۆ خۆم بە ڕەوای دەزانم بۆ بەرامبەرەکەشم چۆن فکری دەکاتەوە لێ گەڕبەوە وا بژیتە بەڵام نەگاتە حاڵەتی چی تونندڕەوی نەگاتە حاڵەتی تونندڕەوی دەنا مرۆڤێک چۆن پراکتیکەی ژیانی خۆی دەکا ئەو مەسئولە لە بەرپرسە لە پراکتیکەکردنی ژیانی خۆی و هەڵبژاردننی ئەو مەسارە ینی ئەو کۆتایی ئەمە لە کۆتاییکی بۆکە نزیکە بینەوە پێم باشە یەک چەمک لە کۆتاییکی بۆکە هەڵبژێری کۆمەڵگەی تەندروست ئەوی دوتۆرە باس چی بکەین بۆ کۆمەڵگایش تەندروست کۆمەڵگەی تەندروست هەر لە زۆنی مداخەلەفەکەی سەر بە نووسبی کەم هەوانە بەڕاستی دکتۆرە باسی ئازادی کرد یعنی لە کۆمەلگای کوردیە مەسەلەن ئێمە لە ناوگرە شاوەکانی ژنان من کۆم کەشتم بەدەخارەکانی ژنان بوو ئەو پڕی ڕێزمە بۆ ئەو ژنانە هەبوو هە لە ناو دەشاری ئیسلام لە نافیزدەت ئیسلامەتە گەشتاوی ژنانی ئیسلامی بوون و باڵا فۆش بوون ئیزادیان دەبێ ئەوانش بە ئەمان شێوە ئەو پڕی ڕێزیان دەبێتن ئەمە کۆمەلگەی تەندروستە دەبێ ئەوانیش چۆن تۆ ڕێزت هەیە بۆ ئەوە دەبێ ئەوانیش ڕێز لە ئەفکارەکە لە ئەفکارەکان دی چی ئەم مافانە دەپارێزی یاساکان دەپارێزی من لە ڕوانگەی خۆمەوە بەڕاستی من بە ئەرچی ژنانی چاڵاکوان خەباتگێری ژنان ڕێکخراوەکانی ژنان یعنی بە ئەرچیوان نابینیم کە شەڕی دی بکە شەڕی ئێمە لە دەگەر دینانە شەڕی ئێمە بۆ ئازادیە بۆ یەکسانیە وەکو کانیان خانگوتی بەڕاستی دین بەس لەسەر ژن قسەی نەکردووە لەسەر هەموو پرسەکانی قسەی کردووە ئایا لەگەر کۆمەڵگای ئەم سەردەمەیە لەگەر ئەم سەردەمەیە چەندە بوونجێن پێویستە ڕۆکتە ئیسلامیەکانیش بزانیم ئەو سەردەمەی ئێستا بەڕاستی سەردەمیەکی تەواو گۆڕاوە نەک لەو کاتێکدا ئاینی ئیسلام ناوەکان سەردەمە جیازە لە پێداویستەکانی سەردەمەی ئێستان دەگەردی گەیری زیگەی دەستش زوی سەردەمی پێ بەڕاستی سەردەمی ئەوە دەبینین مەسەلەن پێشتر بەجێ شەڕادەکە ئێستانێک کە شەڕ لەم سەردەمە ئاسمانە هەرجێشی ینی گەورەکی زەرێریش لێ دەدا بۆ بەڵام شەڕیش بە ئەوە نیە بۆیە پێویستە ڕۆکتە ئیسلامیەکانیش بزانن ئەو سەردەمە سەردەمی جیازمەیە پێویستە ئەوانش چۆن هەموو فکر پرسیینەتەوەی چۆن هێزی نەتەوەی چۆن هێزی چەر دەیانەوێ لەگەر ئەم سەردەمە خۆیان بگونجێنن پێویستمان بەخۆ پێویستمان بەر لە هەرێمی کوردستانە بۆی ئەو گونجانە پێویستمان بە یاسایەکی بەهێزە پێویستمان بە دەستورێک پێویست دەکات دەستور بۆی ئێمە گوێجی تەداخلی دین لە یاساکانە بزانین تەداخلی دین ئازادی خوازێک چۆن کۆمەڵگەی تەندروستە پێم وابی خاڵی یەکەم کە باسم کرد مەسەلەی هوشیاری تاکە پێم وابی هەر تاکێکی وشیار تۆماتیچیەن ئازادە بەڕاستی ینی کاتێککە تو دێی ژنێکی هوشیار یعنی پێ ئەگەینی تۆماتیچیەن ژنێکی ئازاد دروست دەبیتن هیچ ژنێکی ئازادیش ڕەنگە ئەوانی کە ئەم هیچبوون بوونە شارەتی پێدا مەسەلەی فرەژنی وە قسکردنەوەی هیچ ژنێکی ئازاد و مشیار پێم وابێ قبولی فرەژنی نییە
هیچ ژنێکی ئازادی وشار ئەوەی قبول ناکرێتن کەوا بوو خاڵی ڕئیسی وشارکردنەوەی تاک و بەریکارکردنی ئەو یاسانەی کە هەمانە و گۆڕانکاری لە بارودۆخی سیاسی و گۆڕانکاری لە بارودۆخی ئابووری کە ئەوانە هەموویانە من لە سەرەتا قسەکانی شەوە شاوت پێدا کات بڵێم زۆردان هەیە یان یەک لەوانەیە کە ئێستا ئیشارەتمان پێدا گۆڕانی فۆرمی ڕێکخراوەکە لە ئیشکردن کاتجارە دەهات بە ئینتیماوە ئیشیە کرد و ئێستا وەکو شوێنێکی کاری لێ هاتیە یان هۆپانایەکیان گۆڕانکاری بەسەراتیە با لە بیرمان نەچیتن بارودۆخی دارایی زۆر ڕاکەگەری هەبوو لە ئەو گۆڕانکاردا بوونی دەسەڵاتێکی سەرمایەدارانە کاریگەری زۆری هەبوو بۆ گۆڕانکاریە تەنانەت ئەوە لە هەرێکخراوە ئافرەتەکان نییە بۆ زانیاریتان یعنی هەموو ڕێکخراوەکان دیکە ئێستا ئەوانەی کە لە بواری منداڵان ئیشەکە لە بواری ژینگە ئیشەکە لە بواری تەندروستی هەموو ئەو گۆڕانکاری لە حتى مؤسسة حكومي قوري بالضبط گۆڕانکاری لە فۆرمی ئیشیان دروست بووە دۆست چونکە بارودۆخە سیاسیەکە بارودۆخە داراییەکە کۆمەڵایەتیەکە ئەوانە بەڵێ خاشەکشەکردن و ئاستی وشیاری ئەوانە هەموو کاریگەری سپاس دکتۆرە خولێکی دکتۆر سپاس ئۆڵە ئەزانی من دەمەوێت جوابێکی نیشتیمان خام دەمەوە کە دەڵێت دەبێت بە دەستور و یاسا ئەلەن تۆرێن دەڵێ ئێمە لە زەمانێکتا دەژی ئەوە لە کتێبی کەسێ لە دیموکراسی یعنی دیموکراسی چییە لەو کتێبەی دەباسی ئەوە دەکا دەڵێتم ئێستا ئێمە وەکو کورد کە داوا لە بەشدا دەکەین بۆ نمونە ئەڵێن دەبێ مافی کورد بە دەستور و یاسا بچەسپێن بێتنوانە ئایا پرسیار لێرێ ئێستا مافی ئێمە بە دەستور و یاسا چەسپێنراوە نەخێ زۆر ئێمە لە کاتێکدا دەژین لە سەردەمانێکدا دەستور و یاساژ ناتوانێتن زامنی مافەکانی مرۆڤ بکاتن دەبێ ئەو خاڵەش لەسەری ڕابوەستی و چۆن کۆمەڵگەیەکی تەندروست دروست دەکەن بەڕاستی لە ڕێگەی پرۆسی سۆسیالیزاسیۆن یعنی خڕۆسی بە کۆمەڵایەتی بوون چونکە ئەو کەناڵانەی کە معریفە دەداتە ئەکتەرە کۆمەڵایەتیەکان ئەمڕۆ تەنیا پەروەردە نییە خێزان نییە ینی کە کەناڵی بە زانکۆ نییە و ڕاگەاندن نییە شتێکی دیکە هەیە کە زۆر گەورەیە سوۆشیال میدیایە سوۆشیال میدیا زۆر خێرا و دەورێکی ئێستامە بۆ دەڵێنەوەی خۆمانەوەی ئایپاتی ونەوەی سوۆشیال میدیا طبعاً ئەو کەناڵی سوۆشیال میدیا کاریگەریەکی ڕاستەوخۆی لەسەر پەروەردەکردنی ئەوڕۆ ینی پەروەردەکردنی منداڵەکانیان لە دەست ئەوەنی لە دەست بڵێ ئەوە یوتوبە ئەوە نازانم کۆمەڵێک ینی هەندێک جار کە ئەو مناڵە بچووکانە قسەکان هەز دەکەم ئەوە یوتوبە قسە ئەکاتین بەڕاستی ینی بابەتێکی زۆر گرنگە بەڕاستی جا لێرە کۆمەڵگەی تەندروست گفتوگۆیت کۆمەڵگەی تەندروست بەوە دروست دەکرێتن کە چۆن ئەو منداڵە لە منداڵیەوە لە پرۆسی سوسیالیزاسیۆن فێری ئەەکەی کە بەوەکەی کە نەڵێ کافری بەوەکەی کە نەڵێ تۆ وڵا ئەوە حرامە ئەوە ینی ئەو جیاکردنەوەانە لە مێشکی ئەو یعنی ڕاستە ئەو بە فەلسفەی بۆ نمونە موسڵمانە بە ئیسلام هەندێک خاڵی بەس نەگاتە حاڵەتی توندڕەوی چونکە حاڵەتی توندڕەوی ئەو بنەمایانە کە ئێمە داوای داپەروەری دەکەین داوای کۆمەڵگەیەکی ئاشتی خواست دەکەین زۆر سپاسی گفتوگویەکی کراوەی گرنگ و باش بوو بەنای بەشی پەرەپێدان و ڕۆشنبیری ناسپاس دەڵاندبووتان بۆ ئامادەبووتان لەم گفتوگۆ کراوەیە بەڕێز نیشتیمان کەمال ئەمدای مفتیبی سیاسی حزبی زەحمەتکێشانی کوردستان کانیا و باعث بەرپرسی تایبەتمەندی ئافرەکانی حزبی شیوعی کوردستان و بەڕێز دکتۆر شۆنەمیخیا کۆمەڵا سوڕناکبیر سوپاس بینەرانی بەڕێز بۆ ئەو کاتی بێمەتان بەخشی لەم گفتوگۆ کراوەیە